ئێمە وەک فەرمانبەرانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ بۆ جاری پێنجەم هاتووینتە سەر شەقام تاوەکو داوای مافەکانی خۆمان بکەین کە 15 ساڵە گرێبەستین بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان هەیە کە هەموو گرێبەستێک دوای 3 ساڵەکرێ بە هەمیشەیی ئێمە ئەوە 15 ساڵە شانبەشانی فەرمانبەرانی هەمیشەیی داوامەکەین و تا ئێستا نەکراین بە هەمیشەی لێرەوە ڕای ئەگەێنین کە بەردەوامە بین لەسەر خۆپشاندان و بایکۆت هەتا ئەو کاتێک کە مافەکانی خۆمان ئەشا دەبین حکومەتی یاریێمی کوردستان لەبری ئەوەی کە سوپاس و دەستخۆشی فەرمانبەرانی گرێبەست کە لە کاتی دابەزاندنی نرخی نەوت بۆ 70 دۆلار لەو کاتێک کە حکومەتی عێراق کە بودجەی ئەنار بۆ هەرێمی کوردستان فەرمانبەرانی گرێبەست کەمی میلاکی دایرەکانیان پڕە کردو شانبەشانی فەرمانبەرانی هەمیشەیی کاریانە کرد ئەو کاتە موچەکانی ئەمە کرابوو بە لە 150 با 2 مانگ جارێک موچەمان وەرەگرت کەواتە بۆ هەر مانجێک بر 100,000 موچەی فەرمانبەرێکی گرێبەست بووە کە بۆ هەر ڕۆژێک تەنها 30,000 موچەکەی بووە کە دراوە بە کرێسایارە و هاتوچۆی پێکردووە بەڵام زۆر بەداخەوە بۆ بەڕێز کاک جوتیار عادل کە بە ئێمە ئاڵێ فەرمانبەرانی گرێبەست کوالیتیان نزما وەکو ئەوەی بڵێ کە حکومەتەکەی ئەوان زۆر مۆدێرن پڕە لە کارمەدی بندیوار ئێمە لێرەوە ڕایەگەێنین کە بەیانی ڕۆژی یەکشەممە سەعاتدا درێژە بە خۆپشاندانەکانمان نەدەین و بایکۆتی دائیرەکانەکەین هەتا ئەو کاتەی کە بە ڕەسمی وەڵامان ئەدرێتەوە و داواکارەکانمان جێبەجێ ئەکرێ